ئاگر لە دوکانێکی چاکردنەوەی ماتۆڕ و مۆلیدەی کارەبایی لە گەڕەکی نیشتیمانی شاری هەولێر کەوتەوە. بەهۆیەوە زیانی مادی زۆری دەکەوتەوە و هیچ زیانێکی گیانیشی نەبوو. ئەم لێرە دایرەم لێرکوانێ دیتمان دووکەرەی ڕەش برنگ و نازانین سەبەبی سووتانەکەی چ بوو، شۆرتی کارەبای بوو، شۆرتی تکە بوو نازانین، بەس ئەمن دایرەم لێرکوانێ دەزانم دووکەرەی ڕەش برنگ بوو ئاگر هەستا و کاسبکاران و دانیشتوانی ئەو گەڕەکەش هۆکارەکەی بۆ کەم تەرخەمی بەڕێوەبەرایەتی شاراوانی هەولێر دەگەڕێنەوە کە وەکو پێویست نەیتوانیوە شارڕێک بخات و دوکانەکان لە یەک جیا بکاتەوە، چونکە دوکانی ئاسنگەر و چاکردنەوەی مۆلیدە و فرۆشتنی مەچینەی دورومان و سەوزە و میوە هەمویان لە یەک شوێنن. 24 ساعة ليرة في ترسي ماتور في ترسي حداد اسنجر هەموو لێرە اعتيادي ئاگر وەردەگرە ڕۆژێک يجي بلدية ممنوع ليرة كودا بنا هەمویان تێکەڵ نابي ليرة بمنه او شيء خسارة ما ذكر او خسارته. وتەبێژی بەرگری شارستانی هەولێرش جگە لە خستنەڕووی هۆکاری کەوتنەوەی ئاگرەکە چەند ڕێنمایەکی خستە ڕوو بە تایبەتی بۆ وەرزی هاوین بۆ ئەوەی کاسبکاران دووچاری زیان و کەوتنەوەی ئاگر لە شوێنی کارەکەیان نەبنەوە. لە ئەنجامی کارکردن لە شانسی ماتۆڕێک و لە حیمکردن بەکاری بنزینی شەو شوێنەکە ئاگری گرتووە. دیدی بەرەو وەرزی هاوین دەڕۆین، دەبێت لە کاتە گەرمەکان کارکردن لە بواری سوتەمەنی و لە حیم و ئەم شوێنانە دەبێت زۆر ئاگداری خۆیان من لە کاتژمێر 12 تا کاتژمێر 3 دوای نیوەڕۆ کار نەکەن بە پێچانەوە ساڵانی ڕابردوو گیان لە دەستدانی زۆر ڕوویدا لە پارێزگای هەولێر بەداخەوە وەک چاکردنەوەی مۆلیدە لە کاتی چاکردنەوەی مۆلیدە بە کاتە گەرمەکان کارکردن تێیدا. هەموو ساڵە لەگەڵ هاتنی وەرزی گەرما چەندین ڕووداوی ئاگرکەوتنەوە ڕوودەدات بۆ ئەوەش داوا لە هەوڵاتیان دەکرێت کە ڕەچاوی ڕێنمایەکانی بەرگری شارستانی بکەن. سیرۆ حوسێن، کورسان نیوز، هەولێر.